رووسیا چی لە دەنگی ئەو ناوچانی ئۆکراینە دەوێت کە داگیری کردوون؟ ڕێفراندۆمەکەی رووسیا بۆ لکاندنی چوار ناوچەی ئۆکراینە با خاکی وڵاتەکەیەوە کۆتایی هات. ئەنجامە سەرەتایەکان کە لەلایەن میدیاکانی رووسیا بڵاوکراونەتەوە ئاماژە بە سەرکەوتنی دەنگی بەڵێ دەکەن بە ڕێژەی ڕەها. بە گوێرەی و ئەنجامە بەرایانی کە ئاژانسی ڕیا نۆڤۆستی رووسی بڵاوی کردوتەوە، دەنگدەرانی ئەو چوار هەرێمی ئۆکراینە بەم ڕێژانە دەنگیان بە بەڵێ داوە. زاپۆریژیا لە 98، دۆنێسک لە 97.91، لۆهانسک لە 97.82، خێرسۆن لە 96.97. دەنگەکانی ڕیفراندۆمەکە خزمەت بە ئامانجێکی کوشندەی رووسیا دەکەن، چونکە لەلایەن کرملینەوە بەکاردەهێنرێت بۆ شەرعێدان بە ئامانجە داگیرکاریەکانی لە نێوخاکی ئۆکراینادا. ئەگەر رووسیا ئەم ناوچانە بکات بە خاکی خۆی کە نزیکەی لە 15 خاکی ئۆکراینە پێک دەهێنن، ئەوە دەتوانێت شەڕەکە بباتە ئاستێکی نوێ و مەترسیدارترەوە. ئەو کات مۆسکۆ هەر هەوڵێکی ئۆکراینە بۆ وەرگرتنەوەیان وەکو هێرشێک بۆ سەرخاک و سەروەری خۆی نیشان دەدات. پێدەچێت ڕۆژێهێنی ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا وتارێک لە دانیشتنی پەرلەمانی رووسیادا پێشکەش بکات و تێیدا لکاندنی چوار هەرێمەکەی ئۆکراینە بە خاکی رووسیاوە ڕابگەیەنێت. ئۆکراینە هەڕەشەی لە دانیشتوانی چوار ناوچەکە کردبوو کە بەشداری ئەو ڕیفراندۆمە نەکەن و هەر کەسێکیش بەشداری بکات لێپێچینەوەی لەگەڵ دەکرێت و ڕوبەڕووی 15 ساڵ زیندانی دەبێتەوە. لەسەر سینۆدۆڵەتیش ڕیفراندۆمەکە هیچ جانپێدانانێکی فەرمینیە و سەرکردەکانی ڕۆژاوا و ئەمریکا ڕەتیان کردوتەوە. ئەمە جاری یەکەم نییە کە رووسیا ڕیفراندۆم لەسەر خاکی ئۆکراینە دەکات تاوەکو بیکاتە بەشێک لە خاکی خۆی، بەڵکو مانگی ئازاری ساڵی 2014 ڕیفراندۆمێکی دیکەی هاوشێوەی لە نیمچە دوورگەی کریمیا ئەنجامدا و پوتین وەکو بەشێک لە خاکی رووسیا ناساندی، بەڵام لە سینۆدۆڵەتیدا تا ئێستاش دانی پێدا نەنراوە.